کوردستان کە بە ئاگری شایی گوڵوەس و جەژنی سوڵتانیش ناسراوە، مێژووی بۆ هەزاران ساڵ بەر لە ئێستا دەگەڕێتەوە. لەو سەردەمەدا کوردستان لەلایەن کەسێکی زاڵم بەناو زوحاک و دارودەستەکەی داگیر دەکرێت و زوڵم و زۆرداری لە وڵات بڵاو دەبێتەوە. کەسێکیش بەناوی کاوەی ئاسمگەر کە باوکی 18 منداڵ دەبێ و 17 لە منداڵەکانی بەدەستی زوحاک دەکوژرێن، ئەو زوڵم و زۆرداریە قبوڵ ناکات و شۆڕش دەکات. بەشێک لە مێژوونووسان چیرۆکی کاوەی ئاسمگەر بە ئەفسانە دەزانن و بەشێکی تر پێیان وایە کاوە ئاسمگەرێکی سەردەمی ساسانیەکان بووە. ساسانیەکان لەو سەردەمەدا لەسەر ئاینی زەردەشتی بوون و حکومڕانی کوردستانی کەونارا بوون کە جوگرافیایەکی گەورە و بەرین بووە. کاوەی ئاسمگەر لە کاتی شۆڕشەکەی خاوەن ئاڵایەک بوو کە ئاڵای کاویانیان پێدەگوت. ئەو ئاڵایە یەکەم ئاڵای شۆڕشگێڕانی کووردە کە بە هاتنی ئیسلام و شکستی یەزگردی سێەم دەکەوێتە دەستی عەرەبەکان. ئەو ئاڵایە بە درێژایی مێژوو گۆڕانکاری زۆری بەسەردادێت، بەڵام دوجار هەر دەمێنێ و دەبێتە ئەو ئاڵایەی ئێستا لە کوردستان دەشکێتەوە. نەورۆز و کاوەی ئاسمگەر پێکەوە گرێدراون. ئاگری نەورۆز یەکەم جار بەدەستی کاوەی ئاسمگەر کراوەتەوە، بۆیە ئاگرێکی پیرۆزە و یەکێکە لە هێمە پیرۆزەکانی ئاینی زەردەشتی کە پێشتر باو باپیرانمان ڕێزیان لێگرتووە. جیمس مۆریا، نووسەر و سیاسەتوانی بەریتانی سەردەمی قەجەرەکان لە ئێران لە ساڵی 1812 لە کاتی سەردانی بۆ بناری چیای دەماوەند باسی جەژنێک دەکات کە بە جەژنی کوردی و بەهاری کوردی ناوی دەبن. ناوی کاوەی ئاسمگەر لە شانامەی کوردی و دەفتەری پیرۆزی یارسان کە بە نامەی سەرنجام ناسراوە وەکو شۆڕشگێڕێکی کورد هاتووە. زۆر لە شاعیران و نووسەرانی کورد لە زاری خەڵکەوە چیرۆکی کاوەی ئاسمگەریان کۆ کردوێتەوە و کردویانە بە دەقێکی ئەدەبی کە تێدا هاتووە زوحاکی فێڵباز بە یارمەتی گروپێکی خیانەتکار دەست دەگرێت بە سەرخاکی کوردستان و دەکەوێتە چەوساندنەوە و کوشت و بڕی خەڵک لەسەر شانی دوومار دەڕوێن و کە خواردنیان مێشکی لاوانی کووردە. کاوەی ئاسمگەر کە 17 منداڵی بووە بە خۆراکی مارەکانی سەرشانی زوحاک، خەڵکێکی دڵسۆز لە دەوری خۆی کۆ دەکاتەوە و دوجار زوحاک دەکوژێ و کوردستان ڕزگار دەکات و جەژنێک دەگرن کە دوجار بە جەژنی نەورۆز و ئاگری شایی ناوی دەرکرد. 1200 ساڵ لەمەوبەر مێژووناسی کورد ئەبوو حەنیفەی دینەوەری دەڵێت کورد لە بنەچەی کاوەی ئاسمگەرن و کاوە و نەورۆز پێکەوە گرێ دەدات. 600 ساڵ بەر لە ئێستا شاقۆڵی کە لە دایک بووی گوندێکی بناری چیای شارۆی ڕۆژهەڵاتی کوردستانە، کوردبوونی بە کاوەی ئاسمگەر بەستۆتەوە، کاتێک بە هەورامی دەڵێت ئەسڵ من جە کورد، ئەسڵ من جە کورد، بابۆم کوردەنان ئەسڵ من جە کورد، منە و شێرەنان چنی دەستەی گورد، سلسلەی سپای زەحاک کەردەم هورد. بۆیە کورد
هەموو ساڵێک لە سەرەتای بەهار ئەو سەرکەوتنە بەشایی و هەڵپەڕکێ و ئاگرکردنەوە پیرۆز دەکات. نەورۆزنامە یەکێکە لە کۆنترین سەرچاوە مێژوویەکان لەبارەی جەژنی نەورۆز کە هیچ شاعیری ناسراوی ئێران عومەری خەیامە. لەم کتێبەدا خەیام تووڕێ لە عەرەب و بێزارە لە ڕێوڕەسمەکانیان و بە پاوەندخواز و داگیرکەریان دەزانێ بۆ سەرگەلانی ناو ئێران. خەیام داوا لە پادشای وڵات دەکات دەست بەرداری نەریتی نەورۆز نەبن و بەشکۆوە هەموو ساڵێک بەڕێوەی ببەن. خەیام بەو کەسانەی نەورۆزیان لا پیرۆزە دەڵێت لەگەڵ تێپەڕبوونی 4 وەرزی ساڵ نەورۆزی مەزن دەست پێ دەکات کە نوێبوونەوەی جیهانە و ئەرکی حکوومەتە جەژنی بۆ بگێڕێت. ڕێز لە داب و نەریتی وڵات بگرن و جەژنی نەورۆز بە جۆرێک پیرۆز بکەن کە تامی خۆشی و شایی ئەو ڕۆژە هەر بمێنێ. ئەوە ئامۆژگاری زاناکانە بۆ دەسەڵاتدارانی حکوومەت.